بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خوشحاڵین کە لە دەرفەتێکی دیکەدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. ئازیزانم ئەو پرسانە لێرە لەم بەرنامەیە تاوە توێکرێن ئەو پرسانن کە یاخود با بڵێن هەموو ئەو بابەتانن کە پەیوەندن یاخود پەیوەستن بە ژیانی ڕۆژانی ئێمەوە. ئەرچی ئەم بەرنامەیە هەموو ئەو دۆزینەوەی هەموو ئەو بابەتە ورد و هەروەها ئاماژە پێنەکراوانەیە کە پەیوەستن بە ژیانی ئێمەوە و لە ژیانی ئێمەیە ڕۆژانە ڕوو ئەدەن بەڵام لایەن لێک نەکراوەتەوە یا بە مانایەکی تر قسەیان لەسەر نەکراوە. بە دەنگهێنان و بە زمانهێنانی ئەو دەستەواژانە بۆ ئێمە لێرە کارێکی گرنگە و ئەگەر توانی بێتمان ئەمەمان کردبێ ئەوە ئەرشی سەرشانمان جێبەجێ کردووە. قسەکردنی ئەم جارەمان قسەکردنە لەسەر بابەتی تووڕەیی و یان خۆ تووڕەبوون. خۆتان نەزانن کە لە ئێستاە ئەم چۆنەڵێ ئەم بابەتە یاخود با بڵێن ئەم غەریزە ئینسانیە چۆتە زۆرینەی شتەکانی ئێمەوە بە مانایەکی تر ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی زۆر شتەبینەوە کە تووڕەمانەکە ئەمانەوێ هۆکاری ئەمە بپرسین بۆ ئێمە هەمیشە لە ژینگەیەکی نیگەران ئاژین و بەردەوام ئێمە لە ناو دۆخێکان کە تووڕابین و کاردانەوەکانی ئێمە لە جێوەی کە کاردانەوەی نەرم بن لە جێوەی کە مرونەتیان تیابێ کاردانەوەکانمان ڕقن خۆ ئەگەر نەتوانین بەدەست زەبر بۆشێنین لانی کەم ئەتوانین بە زمان قسە بکەین و شوێنبرینەکانی زمان کەمتر نین لەو شوێنانەی کە دەست مەسەلەن بۆ نمونە بە جۆرە لە جۆرەکان نواندویانە یاخود با بڵێن زەبریان وەشانووە یاخود ئەوەی کە لە سلوکمانە یاخود با بڵێن لە ڕەوشتمانە ڕەنگەداتەوە ئەمانەش هەمووی بە جۆرە لە جۆرەکان نمایشی تووڕەبوونەکە. بە ئەم بابەتە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر قادر حسین شارەزا لە بواری دەروونزانی کاک دکتۆریا خۆ بەخێر بێت. سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ سوپاس بۆ بەرنامەکەتان و سوپاس بۆ بینەرانی خۆشەویست. کاک دکتۆر وەکو ئاماژەم پێ ڕاستەکە ئێمە ینی لە دۆخێکە ژین ینی ژیانکردنی ئەمە لە ناو دۆخێکایە کە بەردەوام نیگەرانمانەکە و ئەم نیگەرانیە کاریگەریەکەی ئەوەیە کە لە نەستمانە جێگاگرێ دوای وردەوردە ڕنگدانەوەی دروستە بێت لە سلوکمانە و لە ڕفتارمانە بەو مانای کە تووڕەمانەکە. ئێمە هەمیشە وا ئەزانی کە ئەم نیگەرانیانە دێن بۆ ئەوەی شکست بە ئێمە بێنن شکستێکمان بۆ دروستکەن ئێمەش لە بەرامبەریا تووڕابین و ئەزانین ئەم شکستە بە تووڕەیی تێپەڕێ. بە بڕوای تۆ قسەکردن لێرەوە لەسەر تووڕەبوونی ئێمە چ جۆرە قسەکردنێکە واتە پاساو هەیە بۆ ئەوەی کە ئێمە بەردەوام تووڕابین بە تایبەتی ئەوەی کە پێیوەستە بە دۆخی ژیانکردنیەمەوە ئەو دۆخە سیاسی کە ئێستا لە هێرەمی کوردستانە ئەو گوزەرەوە خەریکە ینی چۆنەڵی وەزعێک دروستەکە دۆخێک بۆ ئێمە دروستەکە کە تایە ئیتر چی دیکە ناتوانین مرۆڤی نەرمونیان بین. بەناوی خوددا تەبەن سەبارەت بۆ باسوخواسی جەنابەت باسێکی مەسەلەی تووڕەبوون و مەسەلەی نیگەرانی و تووڕەبوون کە بابەتی سەرەکی بەرنامەکەی ئێمەیە. تووڕەبوون هەم حاڵەتێکی ئینسانیە ینی بەکو ئێمە لە دەروونزانیە کە باسی تووڕەبوونەکەین. تووڕەبوون بریتێ لە جۆرێک لە جۆرەکانی هەڵچوون بریتێ لە کۆمەڵێک دیاردا کە لای ئینسان ڕوەیەن و ڕۆژانە ڕوبەڕوو مواجهەی ئەو موقیفانەی پێکات کە ئەم ئینسانە تێیەکەوێت. یەکێک لە جۆرەکانی هەڵچوون تووڕەبوونە. مەسەرەن گریانێکێکیکە لە جۆرەکانی هەڵچوونە عجابێکێکیکە لە جۆرەکانی هەڵچوونە ترزێکێکیکە لە جۆرەکانی هەڵچوونە و کوتم یەکێک لە جۆرەکانی هەڵچوون جۆرێک لە جۆرەکانی هەڵچوون تووڕەبوونە. ئەو بەنسبەت پرسیارەکەی جەنابەتەوە سەرەتا پێویستان بۆیە کە پێناسەیەکی تووڕەبوون بکەین دواتر یەینە سەر جەنابەت باسی نیگەرانی تێم بۆ بەردەوام نیگەرانین و ئایا ئەوەی کە ئەگوزەرێ لە دەوروبەری ئێمە بای ئەوە هەیە ئێمە تووڕە بکات یاخود ئێمە لە زیاد تووڕابین. ئەمامان باتەوە سەر هۆکارە یەکەم وەکوتم تعریف و پێناسی تووڕەبوون دووهەمیان سەر ئەو هۆکارانەی کە ئێمە تووڕاکەن یان نیگەرانمانەکە. سەبارەت بە پێناسی تووڕەبوون پێناسە بۆ تووڕەبوون زۆر کراوە یەکێک لەو پێناسانەی کە کراوە پێمان لە تووڕەبوون بریتە لە حاڵەتێکی ئینفعالی لە دۆخێکی هەڵچوون کە بە چەند هۆکارێک ڕۆیەن دواتر هۆکارەکان باسەکەین باشە وە کۆمەڵێک دەرەنجامی لەیەکەوێتەوە و ئەم حاڵەتە حاڵەتێکی وەکوتم ئینسانی و حتا نێجار لای ئاژەڵەکانی تریش هەن و وەکوتم کۆمەڵە گۆڕانکاری و جەستەیی و کۆمەڵە گۆڕانکاری عەقلی و کۆمەڵە گۆڕانکاری نەفسی و دوا خۆیان نایەن. سەبارەت بە هۆکاری تووڕەبوون
ئایا ئینسان بۆ تۆ ڕابێت مرۆڤ بۆ تۆ ڕابێت و ئایا ئەوەی کە لە دەوروبەری ئەمە گوزەرەت بای ئەوە هەیە ئێمە تۆڕە بکاتیانە هۆکاری تووڕەبوون زۆرە سەرەکیترین هۆکاری تووڕەبوون بریتە لەوەی کە ئینسان کۆمەڵک پێداویستی مادی و معنەوی هەیە کۆمەڵک پێداویستی جسمی و کۆمەڵک پێداویستی دەرونی هەیە هەر کاتێک ئەم پێداویستیانە بە پێداویستە جسمی و مادیەکان و بە پێداویستە دەرونی و معنەویەکانەوە کەوتنە بەر مەترسی کەبت کران و چەپێنران ڕێگری لە ڕێجێ بەجێکردنیانەدانرا بە پێچێت ئینسان بەرەوە ئەو یەکێک لە ئەو لەو ئەگەرانی کە هێتە پێشەوە ئەوەیە کە ئینسان بە لە ڕێی تووڕەبوونەوە بە تووڕەبوون مواجهی ئەو بارودۆخە یا ڕوبەڕووی و بارودۆخە بێتەوە پێداویستە مادیەکانی ئینسان چییە؟ ئینسان ئەگەر خواردنی لێ گیرایەوە خواردنەوەی لێ گیرایەوە لە ڕووی جنسیەوە کە بتکرا ڕێی سەفەری لێ گیرا نەتێژ بخەوێ کۆمەڵێک شتی تر کە هەمومان نەزانین پێداویستە مەسەرەن سیارە ئەمڕۆ بوو بە یەکێک لە پێداویستە مادیەکانی ئینسان و بە پێداویستی حسابەکرێت باشە تۆ ئینسانت مقەیەد کرد نەتێژ بجوڵێت نەتێژ یاری بکات نەتێژ با بڵێن ممارەسەی هونەر بکات یاخود حەزێک یا هیوایەتێک لەو هیوایەتانی کە هەیەی وەکوتم ئەگەر یاریکردنە ئەگەر هونەرە ئەگەر خواردن و خواردنەوەیە کە ڕێگری لە ڕێژێ بەجێکردنی ئەمانە دروست بوو ئینسان بۆی هەیە تۆ ڕەوێت کەواتە با من پرسیارە بکەم بۆی تۆ درێژە بە وڵامەکەی خۆی باشە مرۆڤ لە ساتەوەختی تووڕەبوونە لەو حاڵەتەیە کە تووڕابێت ئێوە شکستێک داپۆشێ یاخود بە ئاوا بڵێن سەرکەوتنێک نمایان کە یاخود سەرکەوتنێک ینی بە کورت و مختصرەکەی ئێوە شکست داپۆشێ یاخود دەیەوێ سەرکەوتنێک پیشان بات وڵای کاک پەیوەند ئەگەر پەلەم لێ نەکەی ئەوە تەبانەوە کەوێتە چوارچێوی وەزیفەکانی تۆڕەبوونەوە ئەگەر کرا بە ئەسبابەکان تەواوستم لە ڕێگامەوە حەسەکەم دواتر بۆەوەی کە یەکەم وەکوتم ئەگەریشک لە پێداویستە مادیمانەوەکان ئینسان ڕێگریان لێکرا پێداویستە مادیەکانمان باسکە پێداویستە مانەوەکانش بریتە لەوەی کە ئینسان پێویستی بە ئاسایشی دەرونی هەیە ئینسان پێویستی بە ڕێزی و احترامە ئینسان پێویستی بەوەیە کە گرنگی پێبێ ئیحتیمامی پێبێ ئینسان پێویستی بەوە هەیە کە تەقدیری بکەی ئینسان پێویستی بەوە هەیە کە لە شوێنی خۆیان داینەی ئینسان پێویستی بەوەیە کە دەستخۆشی لێ بکە ئینسان پێویست مەسەڵەن ئێستا هەرێک لە ئێمە خاوەنی فکرێکی سیاسی و بە خاوەنی ئایدۆلۆژیایەکین کە تۆ ڕێگریت کرد لە ڕێی ئەوەیە کە ئینسان ممارەسەی یا با بڵێن بە ئارەزوی خۆی بیر نکاتەوە بە ئارەزوی خۆی تعبیر لە گزارش لەو بیرە سیاسی و فکریە نکات کە مەبەستێتی بۆی هەیە ئینسان تووڕە بێت وەکوتم پێداویستە معنەوەکان زۆر شتی ترەگرێت وەکو ڕێز وەکو احترام هۆکاری دووەمی تووڕەبوون بریتە لە با بڵێن جاری وایە مووقفێکمان هەیە بارودۆخێکمان هەیە ناڕوونە بە نیسبەت ئەو کەسەوە کە تۆڕابێت کابرایە گەچێتەوە ماڵەوە لە ڕێگە پێشەی بیاتە ماڵەوە ئەبینێت پیاوێک خۆیەکە بەژوورە ئەم ئینسانە نازانێت ئەم کەسە چیە لەو لە حەزەیە تووڕەبوونێک دایەگرێت گومان بۆ شتێکی خراپە کاردانەوەی ئەمە بەڵێ کاردانەوەیە ئەمە ڕەتفعل لە ڕەتفعلی ئێمە لە علم نەفس مؤثری پێڵین یا ڕوژێنەری پێڵن شتێک هەیە لە دەرەوە ڕوژێنەری پێوترێت یا لە ناخی ئەمانە شەر نییە شتەکان هەر لە دەرەوە بنجاری وایە تۆ لە زاکرێ لە یادەوەری خۆتە شتێکی ناخۆشت بیرەکەوێتەوە تۆڕەتەکات لە خەیاڵدان تا شتێکی ناخۆشیە تۆڕەتەکە وەکو جەناب لە پێشەچی بەرنامەکەی باسەکە جاری وایە تۆڕەبوون لە ئەسڵە سەبەبەکەی نازانێ هۆکارێکی لا شعوری هۆکارێکی نستی هەیە تۆڕابی بەڵام نازانی بۆ تۆڕابی هۆکاری دووەم وەکوتم ناڕوونی مووقیفە هەرەونە مووقیفەکە ڕوون بۆ کابرا خۆیەکە بە ماڵە سێرەکە برایش نەکەیت یاهوە نەبێتەوە سێرەکە برای خۆیت یاهوە نەبێتەوە جاری وایە تۆڕەبوون بە سەبەب یا بە هۆکاری قورسی ئەو بارودۆخەیەکە ئینسانەکەی تێکەوێت مەسەرەن تەلەبەیەک معادلەیەک یا هاوسەنگێکی فیزیایی یا بیرکاری بۆ حەل ناکرێت جاری وایە کتێبەکەی شن دەربەندڕەکە کتێبەکەی دەڕێنێ وەکوتم مووقفێکی قورس زیاتە پێشەوە تۆ خەریکی چاکردنی شتێکی لە ماڵەوە بۆ چا ناکرێت ئەیشتێنی تەدمیرێکی وەکوتم جاری وایە مووقفەکە یا جاری وایە بەهۆی تەقیمی خراپی ئێمە بەهۆی هەڵسەنگاندنی خراپی ئێمە بۆ بارودۆخەکان ئەبێ کابرا سەیری منەکات وازان و خێسەم لێکات مع العلم لەواچێت کەسێکی کە لە پشتمەوە بێ خێسە لەو بکات تەقیمی ئێمە بۆ ئەو مووقیف و بارودۆخە هەڵسەنگانی ئەمە بۆ مووقیف و بارودۆخە ئەکرێت سەبەبێ بێت هۆکارێک بێت لە هۆکارەکانی شکست و لە هۆکارە مادیەکانە بیرمان نەچێت یانیەوەی کە جەنابەت بۆی ئەم ببەسین بە بارودۆخی خۆمانەوە مەسەڵەن ئێستا بۆ نمونە ئەو زوروفەی کە لە وڵاتی خۆمانە هاتێتەوە پێشەوە لەمانە دەرناچن مەسەرەن بۆ نمونە لە هۆکارە ناڕوونەکان ئاسا
ئێمە کێشەیەک لە کێشە گەورەکان کە لە وڵاتە هەمانە ئەوەیەکەنە لە ڕووی ئیداری و نە لە ڕووی سیاسی و نە لە ڕووی مالی و شەفافیت نیە. ینی ڕوونی نییە لە ئیدارەدانی وڵاتە، ڕوونی نییە لە مالی وڵاتە، ئەمە ژواکات تۆڕەبوونێکی دەسەجەمەی بێنێتە ئاراوە، تۆڕەبوونێکی جەماوەری بێنێتە ئاراوە. مەسەرەن خەڵکی ئێمە داهاتی مانگانەی لە پێداوی سێ مادەکانە داهاتی مانگانەی لە 2 ملیۆن و 2 ملیۆن و نی و 3 ملیۆنەوە مامۆسایەکی جامیعە مەسەرن مدیر عامی چێ هاتۆتە سەر 300,000 500,000 کەمتر و زیاتر. ئەمە تۆ پێداویستێکی مادیت لێوە گرتەوە ئەکرێت ئەم ئینسانە تووشی حاڵەتێک مەسەلەی جوێنەگرتن لە هۆکارە معنەویەکانە. وەکوتممانە خەڵک چێتەوە سەرجادەی گوێی لێ ناگیرێت. باشە پڕ بەدەمی هاوارەکات گوێی لێ ناگیرێت، لە سەحافە هاوارەکرێت، لە ڕۆژنامە هاوارەکرێت، لە تەلەڤیزۆنەکان هاوارەکرێت کەس گوێ لێ. ئەم جوێنەگرتنە بۆی هەیە ئینسان تووشی حاڵەتێک لە حاڵەتێکی زۆر خراپی تۆڕەبوون بکات. بەنسبەت و پرسیاری جەنابەت کردی وتمان پەیوەندی بە عەفوەن پرسیارەکە لەسەر ئەوەیە کە لە لەحسەی تووڕەبوونە مرۆڤ ئێوێ شکستێکدا بپۆشێ یاخود چۆنەڵی نمایشی سەرکەوتنێک بکە. بەڵێ ئەزین چۆنە مامۆستا پەیوەند بەنسبەت تووڕەبوونەوە تۆڕەبوون خۆی لە خۆیە کۆمەڵێک ئیجابیاتی هەیە، کۆمەڵێک وەزیفەی هەیە، ئەرشی هەیە، ئەرک یعنی خوای گەورە کە ئینسانی وا دروست کردووە کە تووڕە بێت، چۆن کە ئینسانی وا دروست کردووە کە بترسێت. ترس بۆ هەر شوێن زۆر زەرورە. یعنی ترس جاری وایە ئەگەر ئینسان ترسی لە شتێکی دیاریکراو نەبێت دەبێتە ئەو ئەگەر ترس نەبێت دەبێتەوەی فەوتانی. تووڕەبوونیش کۆمەڵێک وەزیفەی هەیە، کۆمەڵێک ئەرشی هەیە. ئەوەی جەنابەت باسێکی باسی شکست یا سەرکەوتن هەندێک جار ئینسانەکە کە تووڕابێت بە معنای کلمە بۆ ئەوەیە کە سەرکەوێت. مەسەرەن نووسەرێکی عەرەبەیە جەمی سەلیبای پێوترێت ئەڵێ ئێمە تووڕەبوون دیوێکی هەیە کە ئەوەیە ئەیبینین هەمومانەی بینین کابراایەک ئینفعالەکە تووڕابێتوە لە سەر و چاویە لە هەڵسو کەوتیا لە ڕەفتاریا تووڕەبوون دەرەکەوێت. دووەمی ئەم تووڕەبوونە یا وەزیفەی تووڕەبوون کە با بڵێن لە پشت ئەم وەزیفە کە لە پشت ئەم تووڕەبوونەوەی بریتە لە بەقا یا لەمانەوەی ئینسانەکە. وەکوتم یەکێک لە وەزیفەکان یەکێک لە فەرمانەکان ئیتر طبعاً ئەمە بۆ سەرکەوتنە بۆ سەرکەوتنی ئینسانە بەسەر موقفێکە کە مەترسی بۆ سەر حیاتی ئەو دروستەکە مەترسی بۆ سەر ژیانی ئەو دروستەکە ئەم بەهۆی ئەم تووڕەبوونە و مواجهەی یا ڕوبەڕووی خەتەرێکە بێتەوە کە لەواچێت بێتە سەبەبی فەوتانی ئەم ئینسانە. هۆکاری دووەمیان بریتە ئەمەیان لە ڕۆدەروونێکەوە. یعنی تووڕەبوون علەمای نەفس یا زانانی دەرونی زۆربیان لەگەڵەوەیانەوە هەر بە حەقیقەتیش سەلماوە کە لە ساتی تووڕەبوونی ئینسانە هێزێکی زۆر لە ناخی ئینسانە وزەیەکی زۆر لە ناخی ئینسانە پەنگ نەخواتەوە. باشە ئەگەر بێت و لەو لەحزەیە ئینسان یعنی قووەکە ئەمەنە زۆرە جاری وایە تەحمل ناکرێت. ئەگەر بێت و ئینسان ئەو قووە زۆرە فڕێنەیاتە دەرەوەی خۆی، ئەگەر بێت و تعبیری لێ نەکات، ئەگەر بێت و دەرباز نەبێت لێی بۆ هەیە تووشی کۆمەڵە گرفتی جەسەدی و کۆمەڵە گرفتی عەقلی و کۆمەڵە گرفتی کۆمەڵایەتی. لەبەرەوە ئەمە شەرە چێتە چوارچێوەی سوود و ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە جەنابەت سەرکەوتنی پێوتری نمایشی سەرکەوتنی پێوتری. یعنی ئینسان بۆیە ئەم وزە زۆرە فڕێاتە دەرەوەی خۆی بۆی نەجاتی بێت لە کاریسەیەکی گەورەتر. باشە لە با بڵێن شکستێکی گەورەتر. یەکێکی کە لە ئەمە وەزیفە یا هۆکار یا عەفوەن وەزیفە و ئەرچی دووەمی تۆڕەبوون بوو. هەرچی سێمی تووڕەبوون تۆ لە ڕێی تووڕەبوونەوە توانی بەرامبەرەکەت ئینزار بکەیت. وەزیفەیەکی ئینزاری هەیە، وەزیفەیەکی یا با بڵێن ئاماژەدان ئاگادارکردنەوەی بەرامبەری هەیە، تەنبیهکردنی هەیە بەرامبەر غەڵەتێکەکە بە تەسەووری تۆ شەرنی غەڵەت. ینی ئێمە لە مەسەلەی تەقیم لە هۆکارەکانە باسمان کە جاری وایە تۆ تەقیمی تۆ ئەوەیە کە لە بەرامبەرەوە هەڵەیەک دەرەچێت بۆی تۆم ئینسانە ڕاگریت لە شوێنێکە نێڵی تەجاوزی حەدی خۆی بکات، نێڵی بێتە سنووری تۆوە. تۆ لە ڕێگەی تووڕەبوونەوە پارێزگاری لە خۆتەکی، لە ڕێگەی تووڕەبوونەوە تێگەێنیت کە ئەمە حدودی تۆی و ئەمەش حدودی من، سنووری تۆ کۆتایی هات و سنووری من دەسی پێک. کەواتە تووڕەبوون لێرەیە وەزیفەیەکی وەکوتم ئەرچێکی تەنبیهیە بینێت وەکو جەنابەت وتێ. وەزیفەی چوارەمیە ئەرچی چوارەمی تووڕەبوون ئەیتر ڕێک ئەچێتە چوارچێوەی ئەو چوارچێوەوە کە ئیتر تۆ حەدێک یا با بڵێن کەوتە باری تەحەداوە بۆ ئەو کەسانی کە بە فعلی ئەیانوێت لە ناوت بەر، یعنی لە ئینزاریش دەرەچێت. ئەم پیاوە ئەم کەسە ئەم مەترسیە هاتووەتە حەوشەکەی تۆ، ئەوێت ئازارت بە ئازارێکی مادیە ئازارێکی معنەوی، ئەوێ کەرامەتت دۆڕوشێنێ، ئەوێ پێویستی بۆ هەیە ڕایگری.
طبعا لێرەیە تووڕەبوونەکەش ئەچێتە ئاستێکی باڵاترەوەی تر تووڕەبوون تەنها وەکو پێشووتر جەناب لە مقدمەکە لە سەرەتای بەرنامەکە لەوازە لە مەسەلەی زمان دەرچێت ئەوەیە فیشەک تەقێنێت تۆ پێشەوە کەویتی ئەی تەقێنی ئەگەر ئەو تووڕەبوونی ناخی تۆ نەبێت تۆ فریا ناکەی فیشەک تەقین تو ئامادەی ئەوەتیانی فیشەک زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بە یەک پرسیاریتر ئەم تەوەرەیە تەواو بکەین ئەوش ئەوەیە کە جەنابەت وتت لە لەحزەی تووڕەبوونە مرۆڤ تاقەیەکی زۆر لە ناویا پەنگە خواتەوە ئەم پەنگ خواردنەوەیش ئێمە ئازانین ئینسانەکە باتە دۆخێکی ناسروشتیەوە خۆ نائاساییەوە دەکرێت بڵێن نەخۆشی چوزانم تووڕەبوون نەخۆشیە حاڵەتی ژینس ئاسایی ئینسانانی ئەزین چۆنەکاک پەیوەند تووڕەبوون لە طبعا ئێمە کۆمەڵێک پێوەرمان هەیە بۆ ئەوی کە بڵێن تووڕەبوون لەم حاڵەتانەیە شتێکی ئاساییە و لەم حاڵەتانە شتێکی نائاساییە قاعیدە عامەکە ئەوەیە با ئێمە ڕێچکەیەکی عامانیە ڕێچکەیەکی گشتیمان هەیە ئەوش ئەوەیە کە تووڕەبوون حاڵەتێکی انفعالی ئاسایی سروشتیە طبیعیە غەریزیە وەکو جەنابەت وت هەر بە غەریزە ئینسان ئامادەی ڕاستە لەواشم بە غەریزە ئامادە نەبن بۆی کە لە شتێکی دیاریکرا بۆ نمونە لە تاخیربوونی موعیدی پاس تووڕەبم بەس ئەسڵی تووڕەبوون لە منە هەیە وەک فەسلەجە ئەسڵی تووڕەبوون لە منە هەیە وەک لایەنی جسمی وەک لایەنی نەفسی ئەمانە ئەسڵەکان مەبەسم لەوەی ئەسڵی هەڵچوونی تووڕەبوون غەریزێ بۆ وکوتم قاعیدە عامەکەش ئەوەیە تووڕەبوون لە دۆخی خۆیان شتێکی ئاساییە بەس با ئێمە پرسیارەکەوا بکەین چی تووڕەبوونەکە بە شتێکی نەئاسایی یعنی تووڕەبوون لە کەیە لە چ دۆخێکانە ئاساییە لە کۆمەڵێک دۆخ یەکێک لەو دۆخانە ئەوەیە کە تووڕەبوون ئینسان وا لێ بکات کۆنتڕۆڵی خۆی لەدەست بات مەسەلەن سەیرەکەی کابرا طبعا ئەمانە هەمووی ئەگەر بەردەوامیان وەرگرت لە ئینسان کابرا یەکێک لە دوا هۆڕنی بۆ لێات هۆڕ لێدان لەوا چێت ئەگەر هەر بتێ باش مواجهەی کەی لەوا چێت هی ئەوە بێت کە هۆڕنێکی بۆ لێیتەوە باشە بەڵام سەیرەکەی ئەم ئینسانە وەکوتم زەبتی خۆی پێ ناکرێت دەسەکا بە جنێودان قسەی ناشرین و جنێودان و وەکوتم زەبتی خۆی پێ ناکرێت کەواتە یەکێک لەو دۆخانەی کە تووڕەبوون تیانە نائاساییە ئەوەیە کە باوچێک ئەوەیە کە مۆزەفێک ئەوەیە کە سەرکردەیەک ئەوەیە کە سایقێک نەتوانێت لە کاتی تۆڕەبوونە سەیطرە بکات بەسەر خۆیان و کۆنتڕۆڵی خۆی بکات و ئەوەش نەتیجەی خراپی لێ بکەوێتەوە یەکێکی کە لە پێوەرەکان بۆ ئەوەی کە تووڕەبوونی ئاسایی لە تووڕەبوونی نائاسایی جیا بکەینەوە ئەوەیە کە ڕەتفعلی تووڕەبوون لەو فعلە گەورەتر بێت لەو فعلە زیاتر بێت کە بەرامبەرت کراوە کابرا لەبەر ڕەماشێک یەکێکە کوژێت ڕەماژێدان هی ئەوەیە تۆ ئینسانی لەگەڵا لەسەر بکوژی کەواتە ئەو ڕەتفعلەی لە ئینسانەکەەوە هات زۆر گەورەتر بوو لەو فعلەی کە بەرامبەری کراوە کابرا شتێک خاوە خاوی کردو لەواشێت ئەو پەلەی نەبووە یا نەفەرێکی سەرخەست یا مەبەسم لەوەیە ئەمەی کە ئەم کردوێتی خاوە هی ئەوە نییە کە تۆ ئینسانیشی لەسەر لەگەڵ کەواتە ڕەتفعل ئەگەر هات و لە هەر کاتێکە ئەو ڕەتفعلەی کە من کە تووڕابم بەرامبەر بە فعلی کەسێکی تر کە تووڕەمەکات گەورەتر بوو تووڕەبوون چۆتە دۆخێکی نائاسایی و بۆ بە نەخۆشی یەشیشی کە لەو قاڵب یا با بڵین لەو بارودۆخانەی کە تووڕەبوونەکە بە تووڕەبوونێکی نائاسایی ئەوەیە تەبەن ئەمە لای خۆشمان زۆرە ئەوەیە کە ئینسان لە شوێنێکا تۆڕاکرێت ئەچێت لە شوێن و کاتێکی ترەوە بەرامبەر شخصێکی تر بەرامبەر کەسێکی تر تۆڕابێت کابرا لە دائیرە مدیرەکەی تۆڕی کردو بەوەی ئەو کە درەنگ شووە زۆر دەگوترێ لە ماڵەوە خێزانەکەی تووڕەیەکە و دێ لە دایرێت بە بەقاڵەکە یا لە دایرە بەسەر مراجعەکان هەڵشێ بە حەقە دوایە یعنی کە تووڕەبوون تەبەن ئەمانە کە بەردەوامیان وەرگێ کە تووڕەبوون لە شوێن و کاتی خۆی دەرچوو تەجاوزی شوێن و کاتی خۆی کرد و شخصی خۆی کرد ئەبێت بە حاڵەتێکی نائاسایی چونکە من مافی ئەوم نییە کە ماڵەوە تۆڕیکردن بێم لە تۆ تووڕە باشە لەبەرەوەی هەر لە ئەسڵا ئەو ڕوژێنەرەی کە منی تووڕە کردوت جەنابەت نیت باشە تەلەڤیزۆنەکەم لەواشێت سەتالایەتەکەم تێک چوو باشە ماڵەوە تۆڕیان کردوم تەکلیفی کۆمەڵشتی زۆریان کردو لە قوت و توانای منان نییە ئەمانە وەکوتم کە ئینسان بەرامبەر بە کەسێک تووڕە بوو ئەوە نەبوو کە تۆڕی کردووە لە شوێنێکە تووڕە بوو کە بای ئەوە نەبوو مەسەل مبەڕدی تۆڕەبوون کاک پێیوەن جاری وایە هەر مبەڕر نییە کابرا تووڕە بۆ سەیرەکەی مبەڕر نییە بۆ تۆڕەبوون خۆشی نازانی بۆ تۆڕە بووە و ئەمانە هەمویان قاعیدەکە ئەمەیە هەرێک لەم شتانی کە باسمان کرد ئەگەر بوون بە صفەتێکی دائیم لە ئینسانە و بەردەوام ئینسانیان والێکی مەسەرەن وەکو پێشووتر باسمان کرد بە شێوەیەکی نائاسایی ڕوبەڕووی مووقفێک بێتەوە کە تۆڕە کراوە
و بچێتە بارودۆخێکەوە کە ئەگەر بوون بە ئەمانە بوون بە سفەتی دائیم لە ئینسانە ئەکرێت ئەبێت تۆڕەبوون لەم حاڵەتانەیە لەم دۆخانەیە ببێ بە نەخۆشی و لە دۆخی سروشتی خۆی دەرچە جارێکی کەچەڵێن تۆڕەبوون لە حاڵەتی ئاسایی خۆیەوە بەقەدەر خۆی پێویستە حتا ئیمامی شافعی مەقولەیەکی زۆر مەترسیداری هەیە نامەوێت لێرە باسی بکەم چونکە ئەڵێ ئەگەر ئینسان تووڕێکرا و تووڕە نەبوو شوبهێنێ بە ئاژەڵێکی خراپ بڵێ دەستخۆش دکتۆر ناوبڕێک وەرەگرین و داهاتر درێژە بە گفتوگۆ بکەمانە دێن بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕا دێنەوە خزمەتە بەڵە خۆشەویستان جارێکە سڵاو لە ئێوەی خۆشەویست درێژە بە گفتوگۆکەمانە دێن کە قسەکردمانە لەسەر تووڕەیی و حاڵەتی تووڕەبوون لە ئینسانە کاک دکتۆر من تووڕەبوونەکە دابەشەکەم ینی پۆلێنێکم بۆ دوو بەش نازانم ئاخۆ بابەتەکەی من یاخود وڵم پۆلێنەکەی من زانستیاننا بەس تووڕەبوونێکمان هەیە کە تووڕەبوونێکە یەتە دەرەوە واتە لە ڕێگای ڕوخسار و ئاماژەکان و وەروەهار لە ڕێگای ئەو چۆنەڵی حاڵەتی قسەکردن و هەتا ئەو بەرخوردەی کە ئیکەین و وەروەها شێوازی پەنجە جوڵان و ئەمانەمان دەکرێت ئەمە بڵێن ئەمە حاڵەتێکە کە دێتە دەرەوە بەڵام حاڵەتێکی ترمان هەیە تووڕەبوون لە ناو خودی ئینسان خۆیە ئینسان خۆی دایمە لە ناوە جەنگێک بە خۆی دروستەکات لە خۆی تووڕێە و دایمە کێبەرچەیەک هەیە لەگەڵ خۆیە ئەم تووڕەبوونیان جۆرە تووڕەبوونێکە مامەسا پێیان بەنسبەت تووڕەبوونەوە طبعاً تووڕەبوون حتا لە عەرەبیە ئەویان ئەو دوو جۆرە تووڕەبوونە بە مصطلحی ژیان یەکەم ئەوەی کە تعبیری لێکرێت و ئەسەرەکە و کاریگەریەکەی لەسەر جەسەی ئینسان دەرەکەوێت و لە هەڵسوکەوت و سلوک و ڕەفتاری ئینسانە دەرەکەوێت غەزەبی پێوترێت ئەوی کەیان غەیزی پێوترێت جا هەر بە فعلی وایە ئێمە تووڕەبوون ئەکرێت یەک تووڕەبوون بەس ئەوەی کە جیاوازی لە بینی ئەمیانە و لە بینی ئەویانە دروستەکە شێوازەکانی تعبیرکردن و گزارشکردن لە تووڕەبوون ئایا ئێمە چۆن ئایا ئێمە تووڕەبوون ئەخۆینەوە یا وەکو جەنابە دووتی دەریە بڕین تووڕەبوون ئەخۆینەوە یا طبعاً ئەمە بەپێی تربیەت بەپێی سەقافەتی کۆمەڵگەکان حتا سەقافەتی خێزان ڕۆشنبیری خێزان و بەپێی تەجربەی ئینسانەکان لەواشە لە کەسێک بۆ کەسێکی کە بگۆڕێت مەسەرەن ئەو کەسانی کە مەدای دراچیان زۆر ئەوانی کاتوان سەیطرە بکەن بەسەر خۆیان ئەوانی کاتوان بە ئاسانی خۆیان کۆنتترۆل بکەن بە زۆری لەو بابەتەن لەو جۆرە بەشەرانن لەو مرۆڤانن کە ئەتوان تا ڕادەیەک خۆیان بخۆنەوە کۆنتترۆلی باری تووڕەبوونی خۆیان بکەن بە پێچوانەوە چەند ئینسان لێکدانەوە چەند ئینسان ئیدراکی لە کاتی تووڕەبوونا مرد یا کز بوو خامۆش بوو ئەو نە لە ڕێگەی دەست و پەنجەوە ئەو نە لە ڕێگەی چاوە نە لە ڕێگەی مەلامحەوە نە لە ڕێگەی سلوک و ڕەفتارەکانیەوە تعبیر لە تووڕەبوونەکان مەبەستی تۆ لە پرسیارەکە تقریبا نازانم ینی بە ئەوەی کە من تێگەشت بێتم ئایا زەرەر و زیانی ئەمانە بڵم تەنها ئەمە پێگوترێت تووڕەبوون لە کاتێکە کە ئێمە ئەتوانین لە بەرامبەر شتێکا کە پێمان خۆش نیە لە دەرەوە من لە بەرامبەر جەناب تا زۆر ئاساییە تووڕابم و ئەم تووڕەبوونە هەم بە سیمامەوە و هەم بە قسەمەوە و هەم بە ئاماژەی پەنجەشمەوە دیارەکە مەسەن من لە جەنابەت نیگەرانم و لە جەنابەت تووڕەبووم بەڵام تووڕەبوونێکی تر هەیە ئینسان لە خۆی تووڕەیە و لە ناوەوەی بەردەوام ئەبێ بە جەنگ و جیدال و ئەو مرۆڤێکی چۆنەڵی زۆر جار مەسەلم بۆ منە ناتەبایە لەگەڵ خۆیە زۆر جار خەمەوەکە زۆر جار نازانم هەتای بینی هەستەکەی کەسێکی ئاسایی نییە ینی مەبەسمانەوە بوو ئایا بەس ئەمەی کە دێتە دەرەوە تووڕەبوونە یاخۆ دەمەش جۆرێکی نەخێر ئەویش هەر تووڕەبوونە ئەوەی کێتە دەرەوەی کە لە ناخای هەر تووڕەبوونە بەڵامە وەکوتم ئەمەیان کە گزارشتی دەکات ئەلبەتە بارودۆخێکی وایەتە پێشەوە یا هەر کەسێکە لەو کەسە لەو بابەتانی کە پێش و درواسان کە ناتوانێت سەفەرێک با بڵێن هەڵچوونی خۆی بکات جاری وایە مەسەلەی تعبیر نەکردن یا تاوان هەردووچان هەر تووڕەبوونە بۆ جوابی پرسیارەکەی بەڕێزت هەردووچان هەر تووڕەبوونی پێوترێ بەس لەمەیانە ئەیکا بە حاڵەتێکی داخلی ڕەتفعلەکەی لە ناخی ئینسانەکە دەرەکەی جاری وایە مامۆستا پەیوەند بە زۆری ئەو کەسانی کە یەکەم پلەی تووڕەبوونیان نائاساییە دۆخی یعنی سەیرەکەی بەردەوامە ئینسانانە بە ئینسانی کە لە شەق بە ئینسانی تۆڕەبەژن و پیاوی تۆڕەبەژن و پیاوی کە لە شەق ناوا برێن ئەو کەسانی کە نسبەی تۆڕەبوونیان زۆرە و ئەوانی کە تۆڕەبوون زۆرە خۆنەوە
زۆربەی زۆریان ڕۆیە تووشی نەخۆشی زەختە بێت نەخۆشی دڵی هەیە شەکرەی هەیە با بڵێن ئەوەی کە زۆر باوە لەوانەیە کە تووڕەبوون یا حتا وەکوتم هەم نسبەی تووڕەبوونەکەیان زۆرە و هەم ئەوانەی کە تووڕەبوونە خۆنەوە قورحەی قۆڵۆن برینی قۆڵۆن و برینی گەدە زۆربەی حاڵەتەکانی برینی گەدە و برینی قۆڵۆن ئەکرێت سەبەب و نەفسی سەبەب و هۆکاری دەرونی هەبێت لەنا هۆکارە دەرونیەکەشە مەسەلەی تووڕەبوون و خواردنەوەی تووڕەبوون پشتی شێری بەرەکێ بەڵام با پرسیارەکە بە نەوەیەکی تر بکەم ئێستا زۆر جار لە ئەوروپا ئەبینی بە تایبەتی لە شوێنە گشتیەکانە و بە تایبەتی تریش لە ئەوەی کە پێگوترە لە فەرمانگەکانیان هەمیشە شتێک لە بەر دەرگاکەیان هەیە یا چقانویانیان دروستیان کردووە بۆ ئەو لەحزەی کە خەڵک ئەو کەسانی کە دێنە دەرەوە و تووڕابن ینی وەکو هۆکارێک مەسەلەن بۆن منە زۆر جار ڕەنگە چۆنەڵی لایلۆنێک بێ بۆ مانای کە مەسەلەن تووڕەبوونی خۆی ئەبرا ئەگەر شەقێکی تێڵ بە ئەگەر بۆکسیی لێبە ئەگەر نازانم شتێکی لێ بکاو بەس نییە ئەو بۆی حاڵەتەکە بێتە دەرەوە ینی بەڵام لە وڵاتی ئێمە لە جێ ئەوەی کە مەسەلەن بۆن منە ینی حاڵەتی تووڕەبوونەکان کۆمەڵی مەسەلەن بۆ پێداویستی بۆ دروست کرێت کە بەبێ زیان بۆ مرۆڤەکان دروست بکرێت ئێمە زیاتر ئەو بەرکەوتانەی کە هەمانە و کە تووڕابین بەرکەوتەکانمان زۆرتر یا لە کۆڵان لەگەڵ کەسێکایە یا لە دێنە سەر جادە مەسەلەن بۆ نمونە لانی کەم ئەو سیارەی کە پێمانەوەکو جەنابەت باست کرد کەسێک وەڕمان بۆ لێداوای مەش مەسەلەن بۆ منە بە جۆرە لە جۆرەکان کاردانەوەی خراپمان لانی کەم دێنێ ناو دایرەکەمان زۆر جار بەرکەوتەکانمان مەسەلەن لەگەڵ یەکتریا بێ ینی نازانم ینی ئەمە دەکرێت بڵم ئەمە حاڵەتە ئاساییەکەی ئێمەیە یاخود با بڵێم ئەمە چۆنەڵی ئیشی لەسەر نەکراوە یاخود با بڵێن ئیهمال کراوە ئەم جۆری تووڕەبوون نەخۆمە ئەزانین کە بەردەوام ئێمە تووڕین بەڵێ ئەزانین چۆنە مامۆستا پێێن مەسەلەی ئەوەی کە جەناب باسێکەکەی مەسەلەی تەکنیکی ئیداری تووڕەبوونی پێوتر یا تەکنیکی ڕوبەڕووبوونەوەی تووڕەبوونی پێوتێ تەبەن تۆ بتێتونەتوێ دەمە لە ناو گەلەواعەکانە گەر ئێمە خۆمان زۆر باڵێن بەناوعی نەزانین لە ناو گەلە هۆشیارەکانە ئەم حاڵەتانە ئەکرێت بە شێوەیەکی ئیشی لەسەر بکرێت ئینسان وەکو جەنابەت دەوتێت لە کاتێکا کە تووڕابێت پەنا بۆ بە دیلی تر بات لە باتیەوەی کە مەسەرەن هەڵشاخێتەوە بە ڕووی بەرامبەر ئەو کەسەیە کە ئێستێفزازێکات ئەو کەسێکی جوڵێنە ئەو کەسێک کە تووڕابێت لەواسێت ئەو تووڕەبوونە بەرێتە شوێنێکی کە یا بیکابە لە شێوازێکی تر و بە ئوسلوبێکی تر دەری ببڕێت وەکو جەنابەت وتێ کابرا بۆ نمونە هەیە کە تووڕابێت سەرێکێشە بە دیوارە باشە هەیە شتەشتێنێ هەیە تەبەن ئەمانە ئەسالی بیا شێوازی گزارشکردن لە تووڕەبوون ئەم شێوازانە جاری وایە مامۆستا پەیوەند کۆمەلگا فێر دەکات و مناڵەکە سەیری باوکی کردووە کۆنتڕۆڵەکەی بەدەستەوە بۆ گرتێتەوە تەلەڤیزۆنەکە و شکانوێتی دڵنیا بە ئەمیش لە کاتێکی کەیە کە تووڕابێ کۆنتڕۆڵ و تەلەڤیزۆنی لێ بەعینەشە دووبارە کاتەوە مناڵەکە سەیرەکات باوکی کە تووڕابێت پشیلەکە لە بەردەستیاتی لە پشیلەکەیە یا طبعاً یەکێک لە گرفتەکانی تووڕەبوونەوەی جاری وایە ئەو کەسەی کە تووڕابێت ئەو تووڕەبوونەی لە جامی غەزەبی لەسەر یەکێکە شوێنێت کە زەعیفە ئیتر ئەو کەسە لاوازە گەژنەکەی بێ ئەگەر مناڵەکەی بێ بە کورت و مختصەرەوەی جەنابەت باسێکێ مەسەلەی تەکنیکی تووڕەبوون تەکنیکی بەتاڵبوونەوەی تووڕەبوون ئەکرێت ئێمە فێری مناڵەکانمانیکەین بەڕاستی من قەناعەتم وایە وەکو جەنابەت باسێکە ئەکرێت لە شوێنی تر لە لای گەلانی تر خەڵک فێر کردێت بە ئوسلوبی تر مەسەرەن تعبیر لە تووڕەبوون بکات گزارش لە تووڕەبوون کات گزارش لە حاڵەتە خراپەکانی ناخی بکات وەک ئەوەی کە خۆی لە با بڵێن بۆکسێن مەسەرەن ئەوەی من نازانم ئایا لە ئەوروپاشتی وا هەیە یان نابەس ئەکرێت کەسێک کە تووڕابێت بخێتە شوێنێکەوە یاخود هەر نەبێت ژینگەکەی بۆ بگۆڕی مەسەرەن لەو ژوورە لە دایرەکە لەو ژوورەی کە تەکنیکی ئەوەی فێرکەین ئەو کەسە کە تووڕەبوو ژوورەکە بگۆڕێت لە ژوورەکە بێتە ناو ساڵەکە لە ساڵەکە بچێتە دەرەوە زۆر باش بەڵا کاک دکتۆر تووڕەبوونێکی تر هەیە تووڕەبوونی ڕێکخراوە ینی چوزانم لە گروپێکە چەند کەسە کۆبنەوە لەپڕ وەکو گروپێکی عەسابی دەرەکەون و واروەها کەتن لە دوای کەتنەیکەن یاخود گەورەتر جاری وایە هێزێک دروستە بێت لە شێوەی داعش یعنی ئەگەر تۆ سێری داعشەکەی هێزێکی دڵڕەقی تووڕە زیاتر شتێکی تر نییە ئەی ئەم مانەی کە لە بواری ڕێکخراوە ئەم جۆرە تووڕەبوونانە تووڕەبوونێکیان پێگوترێت ئەزانیی تۆ باسی جۆرە سلبیەکانی تووڕەبوونێکی ئەوەی کە ئەو جۆرەك لە تووڕەبوونمان هەیە تووڕەبوونی جەماوەری پێوترێت یا تووڕەبوونی دەسەجەمی پێوترێت تووڕەبوونی دەسەجەمی لە نەتیجەی چی دروستە بێت لە دەرەنجامی کۆبوونەوەی تووڕەبوونی تاکەکان دروستە بێت تاکەکان ئێمە چۆن هەڵین کەسێک کە پێداویستێکی مادی هەیە بەرامبەرەکەی نایڵە جێبەجێکات تووڕابێت مەجموعایە خەڵک
کۆمەڵێک ئینسان لە کۆمەلگایەکی دیاریکراوە معاشەکەیان نەبڕێت باشە کۆمەڵێک ئینسان لە کۆمەلگایەکی دیاریکراوە محرومەکرێن لە پێداویستی مادی و معنەویان بە شێوەیەکی گشتی ئەم کۆمەڵە ئینسانان هەستەکەن هەمێکی مشتەرەکیان هەیە هەستەکەن هەدەفێکی مشتەرەکیان هەیە ئەم هەدەفە کۆیان نەکاتەوە کۆکردنەوەی ئەم ئینسانانە جاری وایە وەکو چۆن لای هەنێک مرۆڤ بە تۆڕەبوون تعبیری لێکرێت لای هەنێک گروپ لای هەنێک دەسە لای هەنێک کۆمەڵە خەڵکی تر بە تۆڕەبوون تعبیریان لێکرێت ئەساسی هەموو شۆڕشەکان تۆڕەبوونێکا پەیوەند ینی تۆڕەبوونێکی مەشروع ئەمە طبعا ئەوەی جەنابەت باسێکە هەردوو نموزەجەکە هەردوو نمونونەکە تۆڕەبوونی نامەشروع نێمە تۆڕەبوونمان هەیە وەکو جەنابەت وتێ تۆڕەبوونمان هەیە طبعا ئەوەی کە باسێک زۆر شتێکی زۆر مهمی ئیسارەکە مەسەلەی ڕێخستنی تۆڕەبوون و تۆڕەبوونی منەظەم ڕێکخراومان هەیە تۆڕەبوونی عەشوائیمان هەیە ئینسان لە دۆخێکا کە تووڕەیە مەبەسم لە تۆڕەبوونی جەماوەریە یا شخصێک بەسە بۆ ئەوەی کە کۆیان کاتەوە تەنزیمیان کات مەسەرەن بۆ نمونە ئێستا لە وڵاتی خۆشمان و لە وڵاتانی ترە ئێمە بانای هیچ ڕێکخراوێک نین بەڵام تۆڕەبوونێکی جەماوەری هەبووە باشە لە وڵاتی خۆمانم بەسم تۆڕەبوونێکی جەماوەری هەبووە ئەم ڕێکخراوە هاتووە احتیوای یا ئیستیعابی ئەو تۆڕەبوونەی کردووە تەنزیمی کردووە لە شێوەی حیزبێکی معارەزەیە باشە چه کورسی پێکەوە کاتەوە بەڵام لە هەنێک کاتی ترە ئەم تۆڕەبوونە بە ئاسانی تەنزیم ناکرێت بە ئاسانی ڕێک ناخرێت یاگەر ڕێژ خرێت وەکو جەناب و باسێکە لە قاڵبی خراپە ڕێکەخرێت ئەخرێتە قاڵبی خراپەوە گروپی تیرۆریستی لە دروستەکرێت گروپی تونڕەوی لە دروستەکرێت گروپی عساوی لە دروستەکرێت بەڵام بۆ کوتم لە ئەهەموو من ویسم نمونەی ئەوەت بۆ باسکەم تەسەورەکەی لە نیشتیمانی عەرەبە 5 وڵات 4 وڵات نیزامەکان گۆڕا پێنجەمیشان لە هەلاکەتایە کە ئەسەدە تونس لیبیا لە تەنیشتەوە میسر لە تەنیشتەوە دوای هاو بۆ یەمەن ئەمجا هاو بە یەکەم تۆڕەبوونی با بڵێن گەنجێک کە ناوی محەممەد بوو عەزیزیە ئافرەتێکی بە ناوی فایدە حەمدی زلەیەکی لێیە تەوان بۆ عەزیزی تۆڕابێت کە هەڵە شاخێتەوە بە سەر ئافرەتەکە بەسەر شورتەکەش تۆڕابێت کە زلەی لێیە باشە ئەو جەماوەرەی کە لە شارەکەی بۆ عەزیزیان تۆڕابن ئەچنە سەرجادە تونس هەمووی تۆڕەیدایەگرێت سەرنجام زەمینەیەکی لەبار هەیە بۆ تۆڕەبوون زلەی ئافرەتێک ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە 4 سەرۆک لە ناوبەری یەشێکیش بخاتە جانەڵاو ئەسەرەکەی لە وڵاتی من و تۆشە لە حەوەی شوباتە دەربکەوێت مەبەسم لە مەسەلەی ڕێخستنی تۆڕەبوونە ینی تۆڕەبوون ئەمە ئەوەی جەناب باسێکە ئەکەوێتە چوارچێوەی جۆرێک لە تۆڕەبوونەوە کە تۆڕەبوونی جەماوەری پێ ئەم تۆڕەبوونە بمبورە هەر لەم چوارچێوە تۆ سەیرەکەی ئەوەی جەنابەت باست کە زۆر ڕاستە ئێمە پێویستمان بە جۆرێک لە تۆڕەبوونە هەیە بۆ ئەوەی کە شۆڕشێک دروستکەین شۆڕشێکی ڕەوا واتە لێرەشەوە بکوترێت تۆڕەبوونێکی ڕەوا باشە ئێمە شۆڕشێکمان دروست کردووە جانێکی شۆڕژێڕانە بە بەرمان ناکراوە لە ڕێگای ئەم تۆڕەبوونەوە بەڵام وەختێکە ئەم شۆڕشە سەرەگرێەوە مەسەلەن بۆ منە بە جۆرێک لە جۆرەکانە گاتە ئەنجام و هێزە ڕوخێنەوەی کە پێگوترێ حکوومەت و دێتە جێگای حکوومەت و جۆرێک لە حکومڕانی کەچی هێشتا خاڵی نابێتەوە لە تووڕەبوونەکەی هێشتا ئەم تووڕەبوونە ممارەساکە ئەمەش بینەکەی بینین مەسەلەن لە ئەرزی واقعە ئێمە مەسەلەن بۆ منە ئەبینین کە ئەم جۆری تووڕەبوونەوە کە خاڵی نەبێتەوە دەبین چ کارە ساتێک دروستە بەڵێ ئەزانچی تۆڕەبوون خۆی هەدەفی هەیە ینی ئێستا کە تۆڕابین وەکو پێمەتی کابرا نانی لە گیراوەتەوە بۆیە تۆڕابێت ئەوە بەعز ئێمە کاتی خۆی لەسەر ئەوە لە باز تۆڕەبووین لە باز نیگەران بووین کە ئەیوز وەکو کوڕ قڕمانکە باشە ئەمە ئێمە لە باز تۆڕەبووین و باز ڕووخا گەر ئێمە نەمان ڕووخان بەس ڕووخا باشە ئینتیفازە کرا پاڵمان پێوە ناو بە هێزێکی دەرەوە هات ڕووخانی چۆ مێژووە باز لە ڕووی سیاسیەوە یان یەشێک لەو سەبەبانەی کە ئێمەی وای لێ کرد لە باز تۆڕەبین و تۆڕەبوونەکەمان بگاتە ئاسی شۆڕش و ڕاپەڕین مەسەلەی کەپتی سیاسی بوو ئەو نیزامە ئەویست ئێمە لە ڕووی قەومیەوە لە ناوبەرێت ئێستا تەبەن خۆکاکە مەسەلەی تەنها سیاست کافی نییە بۆی کە خەڵکیی پێتۆڕەکەی ئێستا تۆ سیرەکەی هەر ئەو هۆکارانەی کە ئینسان مرۆڤ تۆڕاکەن ماوەتەوە مامۆساپەیوەند یعنی هۆکارەکانی تۆڕەبوون ئێمە تۆڕەبوون بەچینە یەکێک لە یەکێک با بڵێن لەو وەسیلانی کە ئێمە تۆڕەبوون لە ڕێوە نایەڵین ئەوەیە کە هۆکاری تۆڕەبوون نێڵین ێ باشە ئێستا دەیان هۆکاری تۆڕەبوون هەیە بۆ ئەوەی کە مەسەرەن تۆ لە ڕووی سیاسیەوە مەحرومەکەی باشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هەستەکەیت
کێشەت بۆ دروست کراوە لە ڕووی اقتصادیەوە بارودۆخی وڵاتەکەت ئەوەیە کە ئەیبینی ئەمانە هەمویان مەبەسم لەوەی مادەم سەبەبی تووڕەبوون ماوە تۆش بەردەوامەوی لە تووڕەبوون هەر کاتێک کە هۆکاری تووڕەبوون نەماوە تۆ بەتاڵ بوویتەوە باشە بەتاڵ بوویت و هۆکاری تووڕەبوون نەما ئیتر تۆژە جێی خۆی دانیشی دووە تۆشەکەویتە حیاتیی یا ژیانێکی سەقامگیرەوە بەڵام لە هەموو کاتێکە لە هەموو دۆخێکە مادەم ئەو بارود طبعا ئێستا لە وڵاتی ئێمەیە ئەوەی کە لە ئارایەیە بای نەک بای تۆڕەبوون بای ئەوەی هەیە کە با بڵێن قۆناغەکە قۆناغیت و من خەڵکان نایەن بۆ شۆڕش تەمەنای ئەوەش ناکەم کە جارێکی کە شۆڕش بە تایبەتی بۆ بەو مۆدی طبعا من پێشووتریش ویستم باسی ئەوە بکەم مەسەلەی تۆڕەبوونێ ماگەر خوا بکا کە ئەم تووڕەیە یەکێک بگەێنێتە نەتیجە یەکێک ڕێکی خا یەکێک بیخاتە قاڵبەوە باشە یەکێک وەکو عەرەبە لە تەعبی ئەی بکات کە لە مۆدێلی نێلسۆن ماندێلا و غاندی بێت نەک لە مۆدێلی بەغدادی و جیڤارە یعنی بەڕاستی ئەمە ئەو دوو مۆدێلە مۆدێلی با بڵێن تۆنڕەوین و مۆدێلێکن کە لەواتێت نەتیجەی خراپتر بە دوا خۆیان نابێن بەڵام لە هەموو حاڵێکە مەسەلەی دامرکانەوەی ئینسان مەسەلەی ڕزگاربوونی ئینسان لە دۆخی تووڕەیی بەسراوە بۆی کە تۆ چەند پێداویستەکانت جێبەجێکرێ و چەند ئەگەیتە ئامانج شۆڕش کۆمەڵێک ئامانجی هەبووە بەڵام ئادی وەرە ئەو ئامانجانی کە خەڵک لە ساتی ڕاپەڕینە بۆی ڕاپەڕی ئەو ئامانجانی کە خەڵک لە پێناویە بەعسی ڕاونە ئێستا گەشتوونەتە شوێنی خۆیان جێبەجێ بوون یا جێبەجێ نەبوون ئەگەر جێبەجێ بوونایە من دڵیان خەڵک تو ئەی خەڵک لە دانیمارک و لە نەریز بۆچی شۆڕژاک زۆر باشە کاک دکتۆر ئێمە پێمانە گوترێ گەلێکی تووڕە جا نازانم قسەی ڕەوایەیاننا بەڵام ئەگەر تۆ باس لە حاڵەتی ئاسایش بکەی ینی تۆ سێری با لە من بەرەوە دەست پێ بکەیت مامۆسایەکی ئاینی هەفتانە با بڵین ڕاستەکەی ینی وتاری هەیە ئەم وتارەی بەبێ دەست جوڵاندن بەبێ ئەم ئاماژەیە و بەبێ ئەوەی کە دەنگ بەرزکاتەوە حماسەتێکی زۆر ناتوانێت وتار بە ئەمە بگوازەرەوە بۆ بێژێرێکی تەلەڤیزۆنەکان بۆ بێژێری ڕادیۆیەک بۆ ئەوە بگوازەرەوە بۆ مامۆسایەکی زانکۆ یعنی بەبێ ئەم حماسەتە بەبێ ئەم شێوازی دەم و چاو تووڕەکردن و واروها پەنجە جوڵاندنە ئێمە ناتوانێت قسە بکەینانی حتا هێوری لە شێوازی قسەکردنیشمان نییە لە حاڵەتی ئاساییە بەڵێ مامۆستا پەیوەندی جەناب باسێکە زۆر ڕاستە تەوەن ئەمە پەیوەندی بە بەڕاستی ئێمە عالمێکی ئەمریکیمان هەیە فیلیپ زیمباردۆی پێوتری زیمباردۆ زۆر جوان دەسەقاتە سەر وەلەو قورسە من ئەوە ناو بنیم بەس بە عەرەبی وا تەرجەمە کراوە و داوای لێبوردن لە بینەرانیشەکەم زۆر باش دەسەقاتە سەر ئەوەی کە سەر فاسدکردنی ئینسان چۆن فاسد دەکرێت چۆن وای لێکرێت تۆڕە بێت چۆن وای لێکرێت عەبوز دەرچێت چۆن وای لێکرێت جنێو بات چۆن وای لێکرێت بێ بە کەسێکی ڕەشوەخۆر ئەم پیاوە باوەڕی بەوە هەیە کە ئەڵێ ئەگەر تۆ ویست یەکێک تۆڕە بکەیت ئەگەر تۆ ویست یەکێک بکەی بە گەندەڵ ئەگەر تۆ ویست یەکێک بکەی بەدەست ژینگەکەی بۆ فاسدکە هەر لەبەرەوە تیۆرەکەی ناوی تیۆری سندوقی فاسدە یا سنووقی گەنیوە من ئەگەر درۆ لەگەڵانەکە من ناڵم خوا نەخواستە عایلەی ئێمە هەمووی گەنیوە مجتەمەعی ئێمە هەمووی گەنیوە من قەناعەتم وایە بەراورد بەو کێشە و دایمە ئەمە وتووە بەراورد بەو کێشە و معاناتە بەرامبەر بەو گرفتە نەفسی و کۆمەڵایەتیە وە مادی و معنەویە زۆرانی کە ئێمە هەمانە ئێمە زۆر باش ماوینەتەوە زۆر باش مقاومەمان کردووە هەنی ئێستا ئەو گرفتە زۆرانی کە ڕووی کردوێتە ئێمە ڕووی کردایەتە هەنێک وڵاتی پێشکەوتوو لە ساڵ 80 بۆ 85 کەیسی نەفسییانە بوو لای دکتۆری نەخۆش لەبەرەوە ئێمە بەڕاستی ئەگەر درۆ لەگەڵانەکەم بۆ ئەوەی کە زۆر دەقیقم لە جوابی پرسیارەکەتە پەروەردەی خێزانمان بە پێی پێویست نییە ئەگەر ناڵم قورسە بڵێن فاسد کراوە بەس بە پێی پێویست نییە پەروەردەی قوتابخانەمان ئەوەیە کە ئەیبینی وە لە حاڵەتی ئاسایی شەهر ئاسایی نەبوو مەسەرەن ئایا معاملەی بینی خوێنکار و مامۆسای ئێمە لە دۆخی ئاسایی ئەمە بەسم دۆخەکەی پێشووترە ئاسایی بۆ یا ئاسایی نەبوو ئاسایی نییە کاکوێنج معاملەی بینی دایک و باوک و مناڵی ئێمە معاملەی بینی ژن و پیاوی ئێمە معاملەی بینی مراجع و با بڵێن مۆزەفی ئێمە معاملەی بینی حتا مامۆسای ئاینی و ئەو جمهورەی کە لەگەڵیاتی لەبەرەوە تۆ کە ژینگەکەت وەکو فیلیپ زیمباردۆ پێ کە ژینگەکەت ئەوەی هەڵگی کە ژینگەکەت تێک درا کە ژینگەکەت مەبەستم لەوەیە ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی سیاسی و ژینگەی ڕۆشنبیری و ژینگەی خێزانی کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی تێک دراوە با نەڵێن فاسد کراوە زۆر خراپدانە بەزین تێک دراوە کە تێک درا کۆمەڵێک ئفرازات کۆمەڵێک
مزاعفات لەگەڵ خۆیان یەکێک لە خەلفیات و مزاعف یەکێک لە لێکەوتە خراپەکانی ئەوەیە کە بە معنای کەریمە ئەگەر بە پێوەرە زانستیەکە بیگریت و پێوەری وڵاتانی کە بێنی لەسەر ئێمە ساخێکێتەوە وەکو جەناب دوت زۆر بمان خەڵکی ئاسایینین لە قیادەمانەوە بۆ قەواعیدمان لەوە کە حکممانەکە تاکو ئەوەی خوارەوە کابرا باسی کۆتڕوقە لە باشگاکە موزیعی لەسەر تەلەڤیزیۆن و رادیۆ هاوارەکە ئەقیژێنێک مامۆسایەکی ئاینی بەڕێز باسی خواکات لەگەڵ حورمەتمان بەبستمەوەنی خوانەخواسەوان فێری ئەوە بکەم کە چۆن باسی خواکات کە پێویستە بە ئەدەبەوە ناوی بهێنرێت کە پێویستە بە هێواشی ناوی بهێنرێت بەڵام ئەم باسی جەهەنەمە کات لە قسەکانی دۆزەخە بۆ خوڵخێنێت باشە مەبەسم لەوەیە مادەم ئەو ژینگەیە وای لێکراوە ئەو ژینگەیە بەو لایە براوە ئەو ژینگەیە تقریبا ئەوراق تێکەڵ کراوە شت لە جێی خۆیانەماوە ئەکرێت نەفسیەتی ئێمەش کاک پێم بە کورت و مختصری نەفسیەتی ئێمە لە هەموو ڕوویەکەوە بەتایبەت لە ڕووی تۆڕەبوونەوە بەشێکی زۆری ڕنگدانەوەی ئەو واقعەیەکە لە دەرەوە گوزارێت واقعەکەشەوە بوو کە بم باس کرد بەڵێ کاک دکتۆر ئێمە زۆر جار بە بەرامبەرەکانمان ئەڵێن تووڕەمە بە ئایا کە ئێمە ئەم داواکاریەمان لە بەرامبەرەکەمان هەیە داوا شتێکی لێ ئەەکەین کە لە دەرەوە ئیرادەی خۆیەتی یاخود داوا ئەوەی لێ ئەەکەین وەکو هەر غەریزەیەکی کە ئەتوانێت کۆنتترۆڵی کا ینی با بڵم داواکاریەکەیمان لە بەرامبەرەکانمان داواکارێکی ئاساییە ینی جاری وایە من تووڕەبووم و لە لەحزەی تووڕەبوونمە کەسێک هاتۆکە ژیان دە تووڕەمە بەچیە خۆنی ینی ئەم جارە هەر ئەم شێوازی دەربڕینەی بەرامبەرەکەم کە من فول تووڕەبووم لەم لەحزەیە ئەویش زۆر بە عسابێکی سار پێمەڵێ دەکگە تووڕەمە بە ینی دووبارە جارش کە ئەمە یاڵێمەوە ینی ئەم هەتا ئەم شێوازی داواکارنێکی ئاساییە ینی ئەو غەریزەی کە من بە پێگوترێ غەریزەی تووڕەبوون کە لەم لە حەزایە گەشتۆتە مەسەن بۆن مە باڵای کردو و وەکو جەنابەت تاقەیەکی زۆر پەنجی خواردۆتەوە دەچێتە دەرەوە ئیرادەم یاخود وەکو غەریزەیەکی ترەتوانم منش کۆنتترۆلی کە لەم لە حەزەیە بەڵێ ئەزین چی ئەوەی جەنابەت دوتت یەکەم لەوەچێت پەیوەندی بەو کەسەوە هەبێ کە پێتەڵێت باشە ئایا ئەو کەسی کە پێتەڵێت تووڕەمە بە ئەوەیە کە تۆ پێیەکرێتەوە ئەو لە دڵسۆزیە پێتەڵێت ئەوە تۆ ئەوەن کاتەوە یا بە پێچوانەوە آخرتا طبعا ئوسلوب وەکو جەنابەت دوتێ جاری وایە هەر ئوسلوبەکەی ئەو ئیسێفزازی ترە خراپترە ئاجا من مەبەسمەوەیە ئایا ئەوەی کەوات پێڵێت چێیە وە چۆن پێتەڵێت ئەگەر کەسێکە وەکو مەبەسی ئەوەیە بە فعلی تۆ یەکەم تۆ پێیەکرێتەوە احترامی دەیەکریت جێگەی تەقدیرە لای تۆ یا هەر نەبێت ئەزانی مەسەن باوچێک مناڵەکەی دایکی تۆڕەی کردووە لەبەرەوەی کە یاری بۆ نەکڕیەوە باوچێتەوەڵە تووڕەمە بە کاڵە تووڕەمە بە فعلا مناڵەکە زانێت لە ئاماژەی قسەی باوچیە دەلیلە لە مەزمونی قسەی باوچی وا خوێنێتەوە کە ئەو بۆی نەکڕی من بۆ تەکڕ باشە ئەوە کافیە بۆی کە بەس ئەگەر باوچی بێتەوە بە تووڕەبوون پێی وڵێت تۆ ئەگەر مناڵەکە دەریشی نەبڕێت لەواچە تووڕەبوونەکەی زیاتر لەبەرەوە بە پلەی یەکەم کەوتۆتە سەر ئەوە بە پلەی دووەمیش بەڕاستی هەنێ جار ئەو ئینسانانە من لەباتیەوەی کە بە تۆ بڵێم تووڕەمە بە خۆم بچمە دواوە باشترە یعنی تۆ لە جێ خۆتا بمێنەرەوە چونکە ئەزانم جاری وایە سەبەبی تووڕەبوونەکەت منە باشە و ئەو تووڕەبوونە جاری وایە لای ئەو کەسێک کە تووڕا بێت دەچێتە دۆخێکی لا ئیرادی وەکو جەنابەت باسێک و ئەو ئینسانە سەیطەرە ناکا بەسەر خۆیان ناتوانێت کۆنتترۆلی بارودۆخ خۆی پات گەشتە دۆخێک تەحملی ناکات لەبەرەوە ئەگەر تۆ ئەتەوێ یارمەتی ئەو کەسە بکەی ئەم قسەی پێمەڵێ خۆت دوورکەوەرەوە نازانم قسەکەت لەبەرەوەی کە کاتم زۆر کەماوە چەند خولەکێکم ماوە یەک دوو خولەکێک ئەمەوێ لە کۆتایە پرسیاری ئەوە بکەم قورئانی پیرۆزیش باسی تووڕەبوو نەکات باسی ئەو حاڵەتەی ئینسان والكاظمين الغيظ والعافين عن الناس بەس ئەو زیاتر قسەکردن لەسەرەوەی کە تووڕەبوون ئینسان کۆنتترۆڵ کا ئەگە سەیری سیرەتی پێغەمبەری ژەکەی صلی الله علیه وسلم ینی سەیرەکەی زۆر جار سەحابەکان جێڕایەوێتەوە لە بەرامبەر شتێکە ڕەنجی گۆڕاوە تووڕەبووە بەس کەمتر وایە لە بۆ تەجاوازی کرد بێ حتا کرابێ بە قەول بووبێ بە قسە یاخود بە دەستی زەبری وەشاند بێ زیاتر لە سیمایە کۆتایی هاتووە واتە مەسەلەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکان کۆنتترۆڵ کراوە ئەم شێوازی کە قورئانی پیرۆز داوایەکە کە تووڕەبوون بۆ ئەوی کە لە کاردانەوەکە ئەمە شتێکی سلبی نەخێنەوە و گرفتاریی گەورەتر دروست نەکەین باشترە مەسەلەن بۆن منە کۆنتترۆڵیکەین لە دەرونی خۆمان ئەوە مامۆستا پەیوەندەی بەڕاستی قورئانیش بەرامبەر بە من تەسەورم وایە بەرامبەر بە خەڵکی خۆی من قسەیەکی مامی شافعیم بۆ جێڕایەوە هەر لە ڕووی علمیشەوە وایە یعنی ئینسان هەنێک جار ئەبێت تۆڕە بێت لە وەزیفەکانی تووڕەبوون باسمان کە چونکە تووڕەبوون کۆمەڵێک وەزیفەی هەیە ئەگەر تۆ بتەوێت وەزیفانە جێ خۆیان بگن ئەبێ هەندێک جار تووڕە بیت بۆ ئیشەکان بە مەساری خۆیان بڕۆن چونکە هەنێک کەس هەن لە زمانی تووڕەبوون نەگەن و لە هەنێک شوێنە تۆ بەس تووڕەبوون بەکاڵکە دێت
یعنی تۆ ناگەی بۆی کە شۆرتەیەک بێت دیفاعت لێ بکات ناتوانانی تەلەفۆنی بۆکەوە ناتوانانی شۆرتە مەجبوری خۆت تۆڕەبیت و کاروباری خۆت بەری بەڕێەوە ئەمەی جەنابەت باسێکەی بەرامبەر بە کەسی خۆی باشە و ئەگەر لە نقطەی قووەتەوە بێت لە نقطەی هێزەوە بێت شتێکی ئاساییە قورآن تەمان وەکو دەسپلینێک زیاتر باس ئێمە مەسەلەی کۆنتڕۆڵکردن دیسپلین زەبط و ڕەبتە تۆ کابرایەک سەیرەکەی هەڵەیەکی بەرامبەر کردووی باشە هەڵەکە زۆر گەورەیە جاری واگەوێتە ئەوەی کە بە سیارە داوێتی لە کەسێکی خۆشەویستە کوشتێتی باشە لە ڕاوە ویسێتی بینێ بە ئاسیەکەوەکە بەڵام برایەک باوچێک کەسێکی تۆی پێوە بوو ئەگەر بزانی ئەم لەو حاڵەتەیە ئەو تۆڕەبوونەی تۆ مناڵم خۆشە گەڵگرە و کەسەکە بکوژاڵ بەتەڕیش بەس ئەگەر بزانی لەو حاڵەتەیە تۆڕەبوونی تۆ ئەبێتە سەبەب بۆ ئەوی کە ئەو ئینسانە بە خۆیان بێتەوە مراجعەی خۆی بکات هەست بە تاوان بکات بێتەوە سەر ڕێی ڕاست ئەکرێت خواردنەوەی تۆڕەبوونی تۆ لەم شوێنەیە شتێکی ئاسایی بێت بەس ئەگەر خواردنەوەی تۆڕەبوونی تۆ زیاتر کابرای قوشقی کرد بەرەوە ڕێی خراپتری برد دەفعی یا پاڵ نمونەیەکی زۆر جار جێڕنەوەڵن کابراایك بەڕێیا ڕۆژۆ دەمانچێ بەقەوێ بووە یەکێکی گەل لە دوا شەقێکی تی هەڵاوە کابرا گەڕاوەتەوە 10,000 ناری پێ بداوێتی یەکێک گوتێتی دوو لە ڕووی جەنابتان بینەرام توێتی ئەم پیاوە زۆر بێعقڵە و شەقی تێڵیان پارەیەتی توێتی نازانم چیەکەم تۆزێکی گە ڕۆشتووە قەسابێ لەولاوە بۆ کابرا و توێتی ئەم 10 دیناریان مێسە شەقێ لەمەیان هەڵبم داواچێ 15 باتێ شەقێکی لەو داوە کابرا شەقۆی هەڵگرتەوە کردێتی بەسیا کوشتێتی مەبەسم لەوەیە جاری وایە تۆ کە تۆڕەبوون لە لەحظەیەکە خۆیتەوە بەرامبەرەکەت یا بەلاواز سیر دەکات باشە یا وازانێت تۆ لێ ترسیت توانای ئەوە نییە ڕوبەڕووی بیتەوە ئەم تۆڕەبوون لەم یا خواردنەوەی تۆڕەبوون لەم حاڵەتانەیە جاریوە ئینسانەکە بەرەو کاروکردەوەی خراپترە بێت ئەوە من تاکیدم کە خوای گەورەش لە قورئانە باسیەکات بەرامبەر بە کەسی خۆی وە لە شوێنی خۆیان باسەکات ئەژینا سەیری کە لەو شوێنەیە کە کوڕەکانی ئادەمی چەندە ساڵە گرێتەویکیان بکوژێت ئەڵێ دەگەر تۆ ئەوەشکەی من ئەم پیاوە خۆ تۆڕێە بەڵام ئەڵێ ئەگەر تۆش دەست بەرزکەی تۆ من بکوژی من دەست بەرز ناکەمەوە تۆ بکوشم بەڵام ئایا ئەگەر ئێمە لەسەر ئەم مەبدەئە بڕۆین کەسەکە کەسی خۆی نەبێت شوێنەکە شوێنی خۆی نەبێت ئیستیغلال ناکرێت ئایا با بڵین کاریسەی گەورەتر و ڕووداوی گەورەتری بە دوایە نایەت مەبەسم لێ زۆر مهمە ئێمە بزانین بەرامبەر بە چێ ئەو تۆڕەبوونی خۆمانە خۆینەوە بە تۆ نمونی پێغەمبەر ناوەکەم پێغەمبەر دەستی خوا بە پشتەوە بوو دووهەمیشان بەڕاستی تۆ پێغەمبەر لە هەندێک ڕووە لە مەسەلەی عەقڵ و ئیدراکە لە مەسەلەی بێجگە لەو پێغەمبەر قودوە بووە یعنی پێغەمبەر ئەگەر لەوا چ لە یەکێک لەو موقیفانەیە بگەڕایەتەوە زلەیەکی هەر مەجالی حەزرەتی عومەری بایە بەکو چەند جار وتێتی وازم لێ بێنەوە ئەو بکەم وازم لێ مەجالی ئەوەی بایە کە ئەو بکات ئێستا لای من و تۆ لەواشێ بوایە بە سونەت پێغەمبەر کە ئەوەی نەکردووە یەکەمیان لەو منطەلاقەوە نەیکردووە کە ئەم قودوە بووە دووهەمیان ئەم پێغەمبەرە و دەستی خۆی پێویستە هەمیشان قوەی ئیدراکی ئەو بە نەتیجەی ئەوە تەواو ئەم ڕەتفعلەی کە پێغەمبەر هەی بۆ مەسەلەی خواردنەوەی تۆڕەبوون لەم کاتەیە زۆر با بڵین گەورەتر بووە لەوەی کە تۆڕەبێت و بە تۆڕەبوون وەڵامی پێغەمبەرەکەی باتەوە زۆر بەڕێز دکتۆر قادر حسین شارەزا و هەروەها پسپۆر لە بواری دەروون زانیە سوپاس دەکەین کە میوانداری ئەم جاری بەرنامەی ڕوانگەت قبول کرد و وەڵامی پرسیارەکانت داینەوە سوپاس دەکەین سوپاس بۆ ئێوەش بەڕێزان و بینەران بیسەرانی خۆشەویست تاکو یارە لەگەڵمانە بوون تاکو بێگەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ